سەر لە بەیانی زوو تەنکەرێکی گواستنەوەی سوتەمەنی کە پاشماوەی نەفتای هەڵگرت بوو بێ گوێدارە مەترسی و دەرهاویشتە خراپەکانی لەم تو لە ڕێگەیەوە خۆی دەگەێنێتە کەنار زەی بچووک و هەموو پاژماوەکەی لە نێو ئاوەکەدا خاڵی دەکات. ئێرە گوندی کانیبیە لە سنووری کۆیە. ئێرە ئەم شوێنەیە کە تەنکەرەکە نەفتاکەی خاڵی کردووە. خەڵکی گوندەکە دەڵێن لە بۆنە پیسەکەی خەبەریان بۆتەوە و ئاوەکە پیس بووە و وەکو گەڵای دار ماسیشی کوشتووە. والله ئمە کە زانیومانە ئەو تەنکەرانەکە هاتوون بۆ بۆنەکەی زانیومانە. بۆنی هاتوو بۆنەکە ئەوە بۆ ئێمە پارچەوێ هەستان پارچەوێ یعنی پەنجەرەمان نەکردوێتەوە لە ماڵەوە لێرانە من لە حەوزانین لێرە کاتێکە بۆنە هاتووە پارچەوێ ئەو کوڕم گوتی وڵات دەڵێن تەنکەرێک هاتووە ئەلێرانە ڕۆنە ڕەشەکەی ڕشتووە کە بەیانیش پۆلیس هاتن پۆلیسی دارستان و جەماعەت هاتن لێرانە ئەم سەیریان کرد تەسویر شتیان کرد و لێرانە گوتیان کابرا گیراوە و کەس بووە یەک تەنکەر بووە ئەوەی ئێمە زانی بێتمان. زەرەری لە چی داوە؟ وڵا زەرەری لە ئاوەکەی داوە لەو خەڵکەدا و خەڵکە ببوون هەموو زۆری خەڵکی هەر بێتاقەت بووە خەڵک ئێستا ئاو ناڕۆ بۆ بەرەو کۆی و بۆ تەختەق و بۆ مەتیقیەوەتەوە مەسروع لەو بەرە هەلام بێ ئەو وەستاوە جەمان بەرەو چەمچەماڵ و مەتیقەیەدا ڕوە خەڵک ئاگادار کرایەوە کە خەڵک ئاوی لێ نەخواتەوە خەڵک ئەوێ نەکە نەچێ کاتە حەوزەکانەوە یان بیخواتەوە یان بۆ دێیەکان خەڵک بچێ بەکاری بێنێ ئەوە تەوە ماسییانەوە لە بەچای خۆمانە ئەوە کوشتۆتی دەڵێن لای تەختەقی زیاتریشی کوشتووە. شۆفێرەکە هەرزوو لەلایەن پۆلیسی کۆیە و ئاشتی دەستگیر کراوە چونکە بەم کارەی زیاتر لە 25,000 ماڵی بێ ئاو کردووە بۆ ماوەی 2 ڕۆژ. دوای پشکنین بۆ ئاوەکەش دەرکەوتووە شیاوی خواردنەوە نییە. کەسێک هەسا بە بەتاڵکردنی تانکەرێکی سوتەمەنی ئەوی سوتەم پاژماوەی سوتەمەنی بووە هەستاوەرەوێ بەتاڵی کردووە و بە نەزانیشی شەکانی کردووە نەشارەزا بۆ لە بابەتەکەی و ئاوە پیسایەتی کەڵ بە ئاوی زەی بچووکە هەر چوار دەوری ئەو شوێنەش پرۆژەکانی وەبەرهێنانی ئاو بوون بەڕێوەبەرایەتی ئاوی کوێ چونکە ئێمە زۆربەی پرۆژەکانی بەرهێنانی ئاومان دەکەوێتە سەر زەی بچووک هەم بیرە سەتیەکانیشمان لەوێ پرۆژە گەورەکانی ئاوی بۆ گرتکوێ و تەمتەقکۆی و پرۆژەی ئاوی ئاشتی و کلێسە و ژێرە زیندان و دوو پرۆژەی کۆن و نوێی تەختەق ئەوانە هەموو ئاو لە زەی بچوو گەردەگرن سەرچاوی یانی سەرەکی ئەمە ئەوە بووە هیچ کێشەکە لەوێەوە سەری هەڵدا 25,000 هاوبەشی ئاو بەلانی کەمێ جگە لە گوندەکان هەمووی بێ ئاو بوونە بە کۆیە و تەختەق و ئاشتی و گوندەکان و جگە لە سێگرکانیش. هەرچەندە لەلایەن تیمەکانی ئاشتی و کۆیەوە بەشێک لە پاژماوەی نەفتاکە لە ئاوەکە دەرهێنراوە بەڵام ئێستا ئاوی زەی بچووک بەهۆی ئەم مادە پیسانەی تێکەڵی بووە شیاوی خواردنەوە نییە. ئەمەش بەزمی تەنکەرە نەوتە قاچاغەکانە جگەلەوەی داهاتەکەی نادەن بە خەڵک بە ڕووداوی هاتوچۆ و خراپکردنی ڕێگەکان و ڕووداوی لەم شێوەیە بوونێتە مەترسی بۆ سەرژیانی تاک بە تاکی دانیشتوانی ئەم وڵاتە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام قەزای کۆیە.